بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة ورحمة وبركاته خواهی گەورەتان لەسەر بێت. السلام عليكم ورحمة الله. ئازیزان و خۆشەویستانم، جارێکی تر لە بەرنامەی ڕێگای بەختەوەری لە دەستگایستاندا دێنەوە خزمەتتان. لە ئەڵقەیەکی تریان بەرنامەمانە باسەکەین، باسی ئاشتی ئەکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکە زۆر کورت و پوخە دەفەرمێ ئەفشوا السەلامە بەینەکم. کاتێ باسی سەلام و باسی بڵاوکردنەوەی سەلام ئەکەین، باسی ئاشتەوایی و تەبایی ئەکەین، باسی پێکەوەبوون و بەیەکەوەبوون ئەکەین. ئازیزان و خۆشەویستم، لە دنیای ئاڵۆزی ئیمڕا لەو کێشمە زۆرەی کە هەیە، ئێمە زۆر پێویستمان بە کولتوری ئاشتی و بە ئاشتی و سەلامکردن بە یەکتر و بەدەمەوەبوونی یەکتری هەیە. کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەم ئاشتەواییەمان بۆ ئەکات، بە یەکێک لە ناوە پیرۆزەکانی خوای گەورەش ئیشارە ئەکات. ئەفەرمێ یەکێ لە ناوە پیرۆزەکانی خوا ناوی ئەسسەلامە. ئێمە چۆن تێئەگەین لە ئەسسەلام؟ خوای پەروەردگار جەل جەلالوهو باسی باڵی ئاشتی و سۆزی ئاشتی و مبارەکی ئاشتیمان بۆ ئەکات کە لە کۆمەڵگا پێویستەکە لە ناو ئینسانەکانە بەردەوام بێت و ببێ و وجودی هەبێ و ببێتە کولتورێکی حەقیقی لە ناو خەڵکا. کاتی خوای پەروەردگار باسی ئەم ئاشتی ئەکات، باسی ئەم پێکەوەبوونە ئەکات، باسی ئەم سڵاو و باسی ئەم دەستخستنە دەسیەک و باسی ئەم پێکەوەبوون و بەیەکەوەبوونەمان بۆ ئەکات. ئەفەرمێ ئەوانەی کە لە کردارە باشەکان گیان ئەبێتەوە ئەفشوا السەلامە بەینەکومە. لە شوێنێکی ترا فەرمی خواردندانە بە خەڵکی پێغەمبەری خوا، بەڵام لەم شوێنە زۆر باسی ئەفشوا السەلامی کرد. ئێمە چۆن ئەتوانین ئاشتەوایی بکەین لەگەڵ یەکتریا؟ چۆن ئەتوانین بەیەکەوە بژین؟ چۆن ئەتوانین خۆشەویستیمان هەبێ بۆ یەکتری؟ چۆن ئەتوانین لەگەڵ یەکابین و هاوکاری یەکتری بین؟ ئەوانە هەمووی ئەبێ بۆ یەک سەرچاوە بگەڕێتەوە کە ئەویش من بۆ هەموو سەلامێک، بۆ هەموو سڵاوکردنێ لە تۆ، بۆ هەموو ئاشتەواییە لەگەڵ تۆ، بۆ هەموو ژیان سازیە لەگەڵ تۆ، بۆ هەموو پێکەوەبوونێ لەگەڵ تۆ، دڵنیاوم کە خوای گەورە ئەجرم بۆ ئەنووسێت. برایەک بۆمانە گەڕێتەوە ئەڵێ ئەمما بەلای ڕیجە دووکانە بیرۆکەمان بە یەکتری نەی ئەخوارد. من فکرێکم هەبوو، ئەوانیش فکرێکیان هەبوو، ئەیوت سەلامم لێ ئەکردن، وەڵامیان نەئەداوە. منش ڕۆژێ دانە ئەچوومە دوکانەکەیان و وەکو واجبم کردبوو لەسەر خۆم، ئەچوومە دوکانەکە و سڵاوێکم ئەکرد و هەموو شتێکم پێویستە، شتێکی سادەمە کڕی، هەر بۆ خاتری ئەوەی بتوانم کرانەوەیە دروستکەم لەگەڵیانە. وتی دوجار هەتا دەرچوم لەو سەر ئەو ریزە دوکانەی کە فکریان بە فکرم نەیە خوارد و جۆرێک بیرۆکەمان لەگەڵ یەکتریایەکان گیر نەبوون، هەموویانم کردە دۆستی خۆم. ئێمە ئەتوانین لە ڕێگەی دۆستەکانمان و ژیانێکی سادە و ژیانێکی ئاسان و ژیانێکی جوان بۆ خۆمان دەستەبەر بکەین. ئێمە ئەتوانین بە سەلامکردن لە یەکتری و دەستنە دەستی یەکتری و بەیەکەوەبوون و هاوکاریکردنی یەکتری ژیانێکی جوان بسازین لەناو خۆمانە. بۆیە جارێکی تر ئەڵێین ئەفشوا السەلامە بەینەکم. ئەگەر هەر کەسێک پێویستی بەم سەلامە نەبێ، ئێمە زۆر پێویستمانە، چونکە ئێمە لێک ئاڵاوین، تێک ئاڵاوین. ئەتوانین بین کولتورێکمان هەیە، ئەم کولتورە هەموومانی گریاوە بەیەکەوە، کولتوری پێکەوە ژیان و ژیانسازی لە کۆمەڵگایەکە کە هەموومان زمانمان ئەتوانم بڵێم جۆرێک لە بیرکردنەوەمان، جۆرێک لە پێکەوە بوون، ئەمان بەسێ بەیەکەوە. بۆیە ئازیزان و خۆشەویستانم، مەوزوعی سەلامکردن، مەوزوعی پێکەوە بوون، مەوزوعی ئاشتەوایی، مەوزوعی دەستدرێژکردن بۆ یەکتری و وەکو بڵێ تەوقەکردن لەگەڵ یەکتریا و خۆشەویستی دەربڕین بۆ یەکتری، ژیان سازیەکی جوانمان بۆ دروستەکات و ژیانێکی خۆشمان بۆ فراهەمەکات. ئەگەر ناتوانی ژیان سازی بکەی، ئەگەر ناتوانی ئاشتەوایی بکەی، ئەگەر ناتوانی یەکێک لەو خاڵانە جێبەجێ بکەی، بەڕاستی بێ بە خۆتا بچیتەوە. ڕقبوون لە خەڵکی یەکێکە لە گرفتە گەورەکان، نەسازان لەگەڵ خەڵکیە یەکێکی ترە لە گرفتەکانی دەروون. بۆیە ئەگەر ئەتەوێت دەروونت ئاسوودە و ئارام بێ، زۆر سڵاوکە لە خەڵکی. کولتوری سەلامکردن کە کولتورێکی جوان لە کۆمەڵگا. ئەفشوا السەلامە بەینەکم. ئەو سڵاوکردنە، ئەو خۆشەویستی و مەحەبەتە، ئەو پێکەوەبوونە، ئێوارە بە دەروونێکی ئارام و بە مێشکێکی ئارام و دانیشیت. من دۆستەکانم زۆرن و دوژمنەکانم ڕێژەیەکی زۆر کەمن. دۆستت هەزار بێکەمە و دوژمنت یەک بێخەمە. ئەزانی بوونی دۆستەکان چەند سوود بە تۆ ئەگەێنن؟ لە هەر شوێنێکا پێگیری دۆستێک دەستەگرێ، لە هەر شوێنێکە گرفتێکە تێ دۆستێک لێ بەها ناتوە، لە هەر شوێنێکە ناڕەحەتی ڕوتیەکە چواردە وتەگرن دۆستەکان و نایڵن بکەوی. ئەوە ئەفشوا السەلامە بەینەکم هۆکاری ئەو تەبایی و خۆشەویستی پێکەوە بوونەیە.
بۆ یەتکاکەین لە هەموو دۆستەکانمان، لە هەموو کەسانەی کە گوێمان لێئەگرن و لە هەموو کەسانەی کە ئەمان ناسن و لە هەموو کەسانەی کە گوێ لە محازرات و لە بابەتەکانمان ئەگرن. ئەفشو سەلامە بەینەکم. با یەکتریمان خۆش بێت، با سڵاو زۆر لە یەکتری بکەین، با دۆستەکان لە خۆمان نەڕەنجێنین، با هەمیشە دەستی تەبایی و خۆشەویستیمان درێژکەین بۆ یەکتری، چونکە دوجار هەمومان دابڕانێک لە بەردەممانایە و لێک دابڕێین. ئەو ڕۆژەی کە تۆ لە من دابڕێیت و من لە تۆ دابڕێم، بەڕاستی ئەگەر بە ئادەرونی ئارام و داببڕین لە یەکتری، زۆر ئاسوودە یەگەڕینەوە بۆ دەرونی خۆمان. کاتێ تۆ بە من ڕێی خواحافیز و ئەڕۆیت و ناترسی لە زمانی من، ناترسی لە دەستی من، ناترسی لە شتێکی من، بەڕاستی ژیانێکی ئارام پیاداکەی بۆ خۆت و من ژیانێکی ئارامم ببێت. ئومێدەکەم ئینشاءڵڵا ئەم ئاشتەوایی و تەبایی و خۆشەویستی لە ناو ئێمە زیاتر بگاتە کەناری ئارامی و زیاتر بێتە کولتورێکی حەقیقیتیامانە. ئومێدەکەین هەمووتان لە بەختەوەری و خۆشەویستیا بژین. ئەفشو السەلامە بەینەکم. السلام عەلەیکم ورحمة الله وبركاته.